دەچینە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی ئێمەرجەنسی یان سوتابیەکەی سلێمانی. بەڕێوەبەر و پزیشکان تەنیا ڕێگەیان بە ڕووداودا بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی بەناز فاروق کە سوکاری بەناز ڕازی نەبوون ڕوخساری سوتابی کچەکەیان دەربکەوێت. پزیشکان دەڵێن بەناز دوای ساڕێژبوونی برینەکەی پێویستی بە چەند نەشتەرگەرێکی جوانکاری هەیە لە دەم و لێ و پشت و ڕانەکانی. بە گوتەی بەڕێوەبەری نەخۆشخانەکە ئومێدی گەورەیان هەیە بە سەلامەت ڕزگاری بێت. پێویستی بە چاودێریەکی ورد و باشە و پێویستی بە چەند نەشتەرگەریەکە بێ بۆ پاکردنەوەی برینەکان، پاشان پێویستی بە لێدانی پێستە بێ بە زۆری دەستەکانیەتی و لەگەڵ هەردوو ڕانیشی لە خوارەوە و بەشێکی کەم لە دەموچاوی ئەوانەی گرتوێتەوە خۆشبەختانە ئەوە باشترە. بەڵام ئەوەی کەوا زۆر قوڵ بێ و نەشتەرگەری زۆری بوێت هەردوو قاچێتی بۆ لە بەشی پشتەوەی بۆ خوارەوە. ڕۆژگار ئیبراهیم پارێزەری دۆسیەکە بە ڕووداوی ڕاگەیان داوای گواستنەوەی دۆسیەکان کردووە لە کەرکووکەوە بۆ سلێمانی و بە دوو پارێزەرەوە بەرگی لێ دەکەن. بەڵەکانیشیان ناردۆ بۆ پۆلیس و دادگا. هاتم بۆ دەستەی مافی مرۆڤ لە سلێمانی. ئەوان پارێزەرە خۆبەخشەکان ڕاستپاردووە و چوونەتە نەخۆشخانەکە و قسەیان لەگەڵ بەنازیش کردووە. ئەوەی بە ئێمە وت کە گوایە لەلایەن خەسوویەوە شێوازی گڕپێوەنانەکەی لە پشتەوە بووە، بەس دڵنیانی و لەوەی کە مێردەکەی لەوێ بووە یاخودنا بە بانزینیشە سووتانەکە بە بەنزینە کە ئاگری تێبەدراوە. لە بەرامبەردا کە سوکاری هاوژینی بەناز ڤیدۆیەکیان بەڵاو کردەوە دەڵێن ئەوە تا دەردەکەوێت بەناز خۆی سووتاندووە. خەسووشی دەڵێت من پێشە ڕووداوە دوو کاژێر بوو خەوتە بووم. لە قیژەی هاتمە خەبەرا من خەوتە بووم، وتم چیەوە کوڕم چیەوە؟ وتی دایە وەڵی خۆی سووتانە. وتم بۆ خۆی سووتانە کوڕم بۆ واتە کردە؟ وتی دایە شەیتان پێمی کرد، شەیتان پێمی کرد بەرچاوم تاریک بی. کەلپەلەکەم هاوردم ئەلە ئێرانە کەلپەلم کردە بەری ڕوود بوو، کەلپەلم کردە بەری بردمانە مستەشفا. دراوسیەکەمان ها لەگەڵ مایە شایەت خوایە دراوسیەکەمان ئەو هاتە ئەو لەگە کوڕەکەم سیارەکەی لێ خوڕی ئەو لە تەنیشتم دانیشتە ژنێتر عارەب لەگەڵمانە بووە ئەویش لەگەڵمانە بووە لە مستەشفاکە. کێشەی ئەو بووک و خەسووە لەسەر پاک نەکردنی ماسی بووە. کچەکە بە پۆلیسی گوتووە لە منداڵیەوە حەزم بە ماسی نەبووە و ئێستا چونکە دووگیانم هەر بە بۆنی ماسی تێک دەچم. لەوانەیە ئێستا و بپرسن باش ئەم بابەتە چۆن لە دوای 2 هەفتە لە ڕوودانی ئاوا تەقیەوە بەڵاوی پێکرا. ئەم ئافرەتە سەرەتا لە کەرکووک توێتی خۆم سووتاندووە، هەتاوەکو 2-3 ڕۆژی ڕابردوو کە وتی نا خۆم نەبووم خەسووم سووتاندمی. ئەرکان عەلی ڕووداو سلێمانی.